لە خەڵکی ئاساییەوە هەتاوەکو سیاسەتمەدارەکانی هاوڕێی تەنانەت ئەوانەش کە بەڕاستی خلافی فکریان هەبووە لەسەر دوو شتی ئەم کاک سالار عەزیزە هەمویان کۆکن. ئەویش یەک ئەوەیە کە پیاوێکی ترسنۆک نەبووە و هەرگیز ڕۆژە لە ڕۆژان پاکانەیەکی نییە وەفایلێکی بەعسیبوونی نەبووە و بگرە ئەوەی کە لەسەری گیراوە لە لای ڕژێم وەکو پیاوێکی خەباتگەڕ ئەوانیش باسییان کردووە. ئەم لایەنەش هەیە کاک سالار. باشە ئەولایەنە بۆ ئەنوازان لایەنیکە هەیە نەک من ئەوانەی لە تێکۆشان و خەبات و ڕفیقی من و پێشمەرگە و پیاوی تێکۆشەر و وانە خۆ ئەو خەڵکانە هەندێکن بدەڕندەیە تۆ نیشان بە هەموو ئەم کاکەیمە لە شەڕی ناوخوا بووین. باشە من محافزێکی وەکو ئێستانە بۆ محافزانم من هەموو دەسەڵاتێکمە بوو پۆلیس ئاسایش هەم چین ئەمینەیە لەژێر دەسەڵاتی من بووە فەوجەکان لە دەسەڵاتی من بووە حیزبەکە دەرگای بۆ من کردوەوە خۆم چیەکەم چی ناکەم دامی سەرکردایەتی من پێشمەرگە بووم نیشە من لە دامە قیادەکانی شۆڕش پێم بڵێ تۆ فۆبیایە کە دروست نەکردبوو کاچوویتە بازار ماڵە ئاوا بێ خەڵک لێت نەدەترسا بۆ لێ مەترسێ لێو ناترسا پیاوی خراپ لە من ترساوە کاکە پیاوی باشە من نەترساوە من بەرامبەر پیاوی خواروقێچ پیاوی مەسلحچی پیاوی کە هیچ مەسەلی میلەتەکەی و مەسەلەی دوڕۆژی ئەم میلەتی بەلاوێن من لەگەڵاوانە ڕەقیب نواندووە بەڵام لەگەڵ پیاوێکی سیاسیان ڕەقیب نەنوار با یەک زەلام بێ من سای عەزیزە لە خلافەتی سیاسی منی لە سلێمانی دەرکردووە لەسەر بیر و باوەڕ باشە با یەک پیاوێکی سیاسی بێ لە شەقی یعنی لە سەردەمی شەڕی ناوخۆی شابۆ نمونە ئەوانەی کە یەکێتی نەبوون عەزەتت نەداوە هەرگیز نەخێر هەرگیز باشە لەو سەردەمەیە ئێوە و پارتی بەڵام بەو هەموو شەڕەی کە شەڕیش بوو بێ کە شەڕ بوو دژمنایەتی کوی پیانە بیکەیت هۆشێ خۆ قابلێ من پیاوی ترسونەک بنەبین بیرباوەڕی خۆمانە بوو بۆ چوونی خۆمانە بووە باشە تۆ دیفاع لە بۆ چوون و هینەکەی خۆ دە قەناعەتی خۆ دەکەی کاک سالار بەڵام بازێ شت هەیە بەڕاستی کاری نامەردانەیە من لە ژیان بە کاری نامەردانم نەکردو بۆ نمونە ئێوە لەو چیایە کە هاتن ئەو هەموو ساڵە خەباتتان کرد بەڵام ئەو هەموو ساڵەش هێشتا تێر نەبوون لە یەکتر ڕاونان و لە شەڕکردن ئێوەی پارتی وەکێتی هاتن شەڕتان هێنایە ناو شارەکانیشەوە هاتن دیسان خەڵک باجی ئەوەی شەڕەکانی ئێوەیدا نانێ بە دینارێ بوو گولێ بە ڕوبعێ بوو خەڵک کەوتە سەر ساجی عەلی هێشتاش تۆ محافظ بووی بە ناوی تەنزیمکردنی شارەوە ئەچون عەرەبانەتان ڕاوەنا نەتانێڵا خەڵک قوتی ڕۆژانەی پیا بکە عەرەبانە ڕاونانی هەنی چی نەتانێڵا بە ناوی تەنزیمەوە خەریکی کەمالیات بوون بەڕێوەبردننی وڵاتێک ئەمن و ئاسایش نان پیاکردن بۆ خەڵک باشە اینجا هەموو ئیشانی کە کراوە هەمووی بەقەڕراکی بۆ یەشێکگەڵی وەڵە شەقی لە عەرەبانێکەڵاوە آخر تۆ شەقی لە عەرەبانێکەڵاوە یعنی وانە بوون ئێوە من بەعەکسەوە وەک واجبی خۆم وەکو محافظێک باشە من جێگام بۆ داناون لە شوێنەکە کاسپی بکەن ئەوە حەقیقەتەکان ئەمەیە نەگە ئەوەی کابرایەک نازانم حیزبی کۆمۆنیستی نازانم چی پێوازانێ دێ سۆسیالیزم دامەزرێنێ دێ خەڵک کۆکاتەوە مزاهراکە و گەلە کۆمەچی لیەکە دمەنایی چەپایەتی ئەو شتانە دوور لە واقع دوور لە منطق کابرا لە ناو شارە ئیدعای کۆمۆنیزمی کردووە لە بەختیاریەوە گەنجێکی بردووە بۆ مەقەڕەکەی ڕۆژگاری ئێوە بە ناوی کۆمۆنیزمەوە گەنجی جامیعەی سلێمانی و گەنجی هەولێرتان ئەبر بۆ ئەو چیایە خۆی بۆ بەرنامەکەتان شەهید دەکرد کۆمۆنیست بوون بۆ ئەوان بۆ عیبەیە بۆ ئێوە من باسی کۆمۆنیست بوون ناکەم من احترام بۆ ڕێزمێ بۆ فکر باش من باسی ئەوە کەم هەندێک خەڵک باشە کە زۆر تێنەگەیشت و نەخوێن هیچ تێنەگەیشتون لە واقع کە باش نایخوێننەوە کۆمەڵێ جوملە فێر بوون باشە حتا جوملەکانی برادەر ئێرانەکان کۆمۆنیستەکانی ئەو دویان ئەوتەوەکو خۆی دێ بەحسابی خۆی ئەم پرۆلیتارە ئەم دیفاع لە پرۆلیتارەکە ئەمەوەگەم من ڕۆژی 200-300 ژنی عەبە بەسەرە لێ ڕۆژی وا بوو دەستمە کرد بەگریان بۆیان
ئەچوم ئازوقەم بۆ پیاکردن ئەلمانیا ئێش لای بنیشە بەلای هینەوە کاروانەوە من پارکی ئازادی دروستکەم کە شوێنی کوشتوبڕی خەڵکی سلێمانی بووە ئەیش بڕوە کابرایەک هاتووە بە وشکە کەڵەکینێکی دروست کردووە خاژوورێکی دروست کردووە دوانیشی دروست کردووە لەولاوە یا بەکرێ بە خەڵکی تر من پێڵم بڕۆ منەماکەم بە پارک ئەو بێ دیفاع لێگەمە دیفاع لە پرۆلێتارەوە هەژارە تۆ سۆشیال دیموکرات بووی بەدیلە هەبوو بۆیان بەدیل بەڵێ من ئەرزم بۆ پیاکردن ئەرزم بۆ پیاکردن کاکە لە جیاتی ئەمە بۆ من نییە ئەمە بۆ هەمومانە ئەمە بۆ هەمووتانە ئەوە ئەرز بە پێی توانای خۆم بلۆکی شتان بۆ پیاکەم شتان بۆ پیاکەم بەوەش رازی نەبوون. بینەرانی بەڕێز باسی حامیەیە دروستکردنی پارکی ئازادی کە ئەم ڕۆیەکێک لە پارکە جوانەکانە بەڵام ئەدیبێکی دیار کە تۆزانی من شعرە نووسم چۆن شاعری شعرەکانش دەخێنمەوە سپاس دەکەم لەو سەردەمەی کە جەنابەت پارێزگار بوویت شعرەکانی منە خوێنیتەوە بەڵام من شعری کەسێکی ترت بۆ خوێنمەوە هۆ نیشتە گیان ئێستا لەکوێی خۆ تۆ بانیت بۆ بێشم پێی ئەمە شعری شاعری شەهید بەکر عەلیە کاک سالار عەزیز تۆ وەکو پارێزگاری ئەو سەردەمەی سلێمانی دەستی تۆمەتی کوشتنی شەهید بەکر عەلی بۆ تۆ ڕائەکێشرێت پێم بڵێ ڕاستی ئەم ڕووداوە چۆنە شەهید بەکر عەلی پێت وایە غەدرت لێکرێت کە دەستی تۆمەتی کوشتن بۆ تۆ ڕائەکێشرێ من لە کەس ناترسم تازە خۆ لە ژیانمان نەترسام تازە بۆ ئەمرەش لە کەس ناترسم پاکانەش ناکەم بەڵام حکایەتەکە وەک خۆی بۆی جەرمەوە باشە چونکە هەموو ئەوانەی کە شینی بووەکەن پێیان ناخۆشە منیش بە لەوان زیاتر من بەڕاستی پێم ناخۆشە ئەوان ڕەنگە تەمسیل بکەن ڕەنگە نان و پیازی پێ بکەن ڕەنگە بۆ مەبەسێکی زیازی بەکاری بێن بەڵام کەسەوە قەدر من پێ ناخۆش نەبوو من خەفەتی بۆ خۆم و قەتیش ئەندامی هیچ حزبێکتان نەبووم و سیاسەتیش ناکەم کە ئەو مشکلە هەبووە لە پارکەکە باشە ئەم کاکەیە کە من نەمناسیوە بڕوا بکەن قەتیش نەودیوە نا چۆن نەمدیوە ئەم ڕۆژێ هاتووە بەلای من یعنی تۆ کاک بەکر عەلی بەیەکەوە دانیشتون دەیان جار ئەشەزانی شاعرە نەمەزانیوە شاعرە لەشم زانیوە لە حزبی کۆمۆنیستەکەی بڕوا بکە باشە کاک ئەو زوبۆی هەبووە هەموو کاتێک خۆی پابە بۆ لە بێ بۆ لای من بۆ لەبەروی ئیشێکی گەورەی لەسەر شانە ئیشەکۆی یارمەتی ئێمایە بۆ ئەوی جگا بۆوان بدۆزینەوە خۆ زۆر متەفایم بۆ ئەو خۆ ناتۆ مەزارە لە ئێمە بکە ئەو هاتووە دایمە کە درگای من کراوەتە کاکە من کاچوون بۆ محافەزە یەکسەرشم بۆ ئیستیعلامەت دانیشتم لە ئیستیعلامەت سەعاتێ دانیشم ئیشی خەڵکم لەوێوە ڕایە کرد بۆی نییە فەقیرە 4 ساعت دانیشت من کاتمە دەرەوە لەسەر بۆنیتی سیارەکەی بزان بە خەڵکە کرد ئەمە گوناحە بە ئیشەکەی زوو تەواو بێ لەبەرەوە ئەو یەکسەر هاتوو بەلای من خەریکی ئەو من ئیشی ئەوانە جێوەجێ کرد چی شەهید بەکر عەلیت بیرەکە لەگەڵە دانیشت ئێمە ڕێکەوتین لەگەڵ ئەوە کە جێگا بۆ ئەوان بدۆزینەوە فعلا جێگای شما بۆ دۆزی بوون و لای ڕاپەڕی لەوا بووین کە شتێک پارە پیاکەین یا بلۆک و شر لەملا لەولا لە منەزەمات بیان دێنێ بەڵکو خانووسکەیەکی لێ بکەن باش من ئەو ڕۆژە هاتمە دەرەوە لە محافەزە من فەوجی محافەزە هەبووە عایدی من نییە حیمایەکانی خۆشم هەیە دووشی جیاوازن حیمایەکانی خۆم لەگەڵ مادێنە دەرەوە چون بۆ ئینی لای چاڵەکە هەیە ئەوە بۆی ئەو بەنزەخانە کە لە عقاری بوو بجۆزینەوە چون بۆ ئەوێ بۆ سەیریەوە کە هاتم لە بەری شۆسەکە زۆر نەبوون ئەوە بە ڕیز ڕاوەستا بوون کە هات بە دەرەوتم ئێستایەمەوە هەر بۆوانم بوون وتم ئێستایەمەوە کە هاتمەوە سەیرم کرد بەردەمی مەحافەزم زۆر بەدڵ نەبوو باشە وتم چی ڕوویە وتی وەڵای هیچ ڕووی ناوە شتێکی وانە بووە تۆزە دەنگە دەنگ بوو لەگەڵەوانە
لە منیان شاردوتەوە چێڕوویاوە تا ئەو کاتە نازانی شەید بەکر عەلی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان هاتۆ مقابلەی لەگەڵا کردم بە مقەدەساتم نەمزانیوە کە خەڵک کوژراوە لە بردەی محافەزە. دوای ئەوە کاک لیواز جەمال هەموو خەڵکی شارەکەی ناسن پیاوێکی ڕاست و ڕەوانە هاتووتی وەڵی کاکی جان هەڵە بەسەرەوە ئیتر بەندیش بەڕاستی ئاگرم گرت ئەی بۆ پێم ناڵێن ئەی مەسوولی فەوجەکە بۆ قسە ناکە ئەی چۆن ئەمان شارێتەوە چوم هەموو فەوجەکەم کۆ کردەوە وتم ئەگەر ئێوە خۆتان بە هیچی تێزانن ئەگەر ڕێستان بۆ من هەیە پێم بڵێن چێوای کردەوە. دوای هاتمە ژوورەکە یان وتمە وەڵا کوڕەکەن ناوی فڵانە کوڕەکەیان هێنا کوڕێکی ئەوعمری 19 ساڵە بوو سورفلێ و ئەم خەڵکی گەرمیان و ئەوانە بوو. وتم کاکە بۆ ئەو کرد وتی وەڵی کاکە لە دەستم دەرچوو ڕام کرد بە شوێنیاوەوانە ڕایان کرد و منیش لەو سوچەکە لای ماڵی ملازەمە لێوێ بوو تەقەیەکم کرد بە ئاسمانە بەریکەوە ئەمە قسەکە خۆ من خۆ قابلە ئەعدامیکم بیکوژمەوە خراپتر شیوان نابێت. ئەوە کاک لیوا جەمال و هەمیان ماون کتابمان کردووە ئەم کوڕە بۆ حاکم ئەم کوڕە فڵان کەسی کوشتووە ناوی ئەوە ئەوەیە تکایە حاکم ئیجراعاتی قانونی لەگەڵا بکە ئەمە ڕووداوەکەی. اینجا دوای ئەوەش ئەوەنگە متەئەسیر بووم براکەی هاتووە کەسیان هاتووە هەرچیم لە توانای هەبوو بێ من بەم کردووە چەکەم بزانم. ئیتر وەکو چی؟ یعنی پێویستان بەسەرم بڵێ خان و بۆیە شتێک لەو بابەتە بۆیە دەستگرۆی یەک بۆ کردومە باشە لەبەرەوەی زۆرم پێ ناخۆش بوو لە ڕاستیت خۆ دەزانین لە شەڕی ناخۆشە ئەمە ڕۆژە ئیزاعاکی پارتیش دەک خۆ دەزانی حربی عەلامی ترەوە حەقی خۆیانەوانیش من هین بووم یانی بڵێن ڕوویەکی دین نیشتیمانی بووم لە شارەکە خۆم یەکێتی بۆندامی سەرکردایەتیم لەبەرەوە بێ لە ڕێگای منەوەی کەی تێش کوتێ جا بۆ ئاگاداری و هەموو ئەوانی کە ئەو شتانیان لەسەر من لەم ئەخیرانە پار و پێرازیمە کردوێتەوە شکاتم لێ کردوون مناوەکانیان لە مەتارە بازێکیان لە دەرەوەن شکاتم لێ کرد. حکمی یاسایی خۆی وەرگردە و کەسەدانی بە تاوانی خۆی دانا جا چی هات دوای ئەوە فەوزاکە دروست بوو سیوێکی ئای بەسەرا هات لە ڕاستیاتە نازەم چی ڕوویاوە قسەی ڕاست نازەم دوای ئەوە چی ڕوویاوە. بەڵام ئەمە لە زاری خۆتەوە کە تۆمەتبارەکری ڕاستی ڕووداوەکە ئەس ناتوانێ من تۆ بەربار بکە ناڵم تاوانبار ئەڵەم تۆمەتبار بەچی ئەوە ڕاستەکە خۆکم پێ دەڵم جا ئەمە ناڵێن چی لەبەرەوەی ئەم ئاوا بۆ ئان و یەکێتی نیشتیمانی بەرنامەی دانابی کوش قسە منەوە مناڵ بازاڕێ یەکێتی نیشتیمانی بەکەر عەلی من خۆم نم نازانی و شاعرم باشە بە شەرەفم نەمزانیەوە لە حزبی کۆمۆنیستەکە ئایشەکە بۆ چی بووی فەرزەن لێ ئایشی کە بۆ ئەوم خەڵکە لەگەڵەوانە ئایشی کە ڕۆژێکی هاتوو بڵێ زلێکی لێوم یعنی بۆچی ئەم خەڵکانە قەزاوت لەسەر کەسێکەکەن باشە کە خۆی ماندوو بووە پێشوەرگە بووە پاک و بێگەرد بووە دایان پیس نەبووە تاعدای لە خەڵک نەکردووە ئەمانە هیچ نین کە ئەمە گەورەترین مەقیاسن بۆ ئینسان بە تایبەتی لەم سەردەما خەڵکێک زۆر پێی ناخۆش بۆ ڕووداوە ڕوویە لەبەرەوەی ئادەی ئەو گیتارم بۆ بێنە خەڵکەڵێ چۆنە بێ شاعیرێک لە ڕووداوێکی وایە بێ مەبەستم ئەوەیە خەڵک بۆیە ئەم ڕووداوە چەند دڵتەزێنە ئەوەندەی تر خەڵک پێی ناخۆش خەڵک چێ تۆ ئێستا ئەمە حەقیقەتەکەیە چێژ بە مەڕازینیە ئەوە محکەمە ئەچم بۆ محکەمە مابڕاشکات سەکەڕەتم و تۆ کەس و کارەکەی ئەچن هەر کەسێک گەڕوا بڵێ ئەم پیاوە بەڕۆژکات باشە با لەمە قسەی خۆت کرد ئەگەر هەر کەسێکی تریش قسەیەکی هەبێت لە ناو ڕووداوەکاندا بوو بێ ئەوە خۆی ئازادە بەڵام تۆ بینەرانی بەڕێزەمەیە بە ڕاستگۆیی شتێک بڵم من پێش ئەم گفتوگۆیە وتم کاک سالار
طبعا کاک سالاریش یعنی پیاوێکی سیاسەتمەدارە ئەزانێ لەگەڵ کێ گفتوگۆکەوە ئەویش سەیری بەرنامەکانی منەکا و سەیری هەڵبەتە ڕەنگە پرسیاری منیشت کرد بێ بۆ ئەم مقابلەوە لەگەڵ تۆم زۆر پێخۆش بۆ ژینە زۆر داوام لێکن من ناچم بۆ وەڵا ئەزانم منیش زۆر سپاست دەکەم من خۆم لە تۆ ڕازیم تۆم خۆش یەک شت هەبوو وتی ڕەنج هیچ بۆم مهم نییە هەرچی بە مێشکدا دێ وەکو ئەو خەڵکانی تر کە پرسیاران لێکی هیچ حەزەرم نییە لە هیچ ڕووداوێک وتی تەنانەت ئەو تۆمەتانەش کە بۆم دروستەکەن هەر شتێکە بیستۆ بێ لە ڕوو ئەمە بەڕاستی بەڵام دیوێکی تری تۆ هەیە ئەویش ئەوەیە کە حەزت لە هونەرە حەزت لە گیتارە هیچ گیتارت بیر ماوە وڵی کورد تۆزە کورد و شیواگەن بزانمەوانە دەمێکە وازە لە تفەنگ هێناوە بە ئەم گیتارت بەمەوە دەست لێم وەربگرە بۆ جوانی بگرمە زۆر دەمێکە لێم نایەوە بخۆ هیچ لە دانیشتنە تایبەتەکانیشتا دانیشتە تایبەتەکانمانە وەڵ بۆ خۆمان ڕەفیقەکانە گۆرانی شتی واڵێنوانە خۆم شعرم دانا بۆ گۆرانەکان شعرێکی خۆ منیش گیتارەکە لێم ئەی گوڵی لانی ژاکاوم ئەی تۆ خەمی هەمیشەی ئەی نەهاتەکەی بەختی خۆ ئەی تۆرا لە ئاسوودەی دڵەکەی تۆ بێ ئارامە مەیخەنە ناو گۆمیون بوون دەستم بگرە با بڕێن بەرەو خۆی بێ ئاوا بوون دەستم بگرە بڕێن بەرەو خۆری بێ ئاوا منم دنیام گرتۆتە کۆڵ بەسەر سەد هاورە بازادام منم دنیام گرتۆتە کۆڵ بەسەر سەد هاورە بازادام ئەی ئێستا قەت ئەنووسیت وەڵی زۆرم لە مێشکایە بینوسم بەڵام بڕام بەنووسین نەماوە چکە خوێنەر نییە خوێنەر زۆر کەمە هیچەوە خەریکم بڕوان بۆی بەانی شتێک لە مێشکتە هەڵسی بیکەی بە مەقالێک من پێم ئەوە تاسیری نییە کاک سالار زۆر کە زوازانێ ئێوە لەو چیایە کۆمەڵێک سەرکردە بوون بەردەوام خەریکی مۆزوعی جدی بوون و بەردەوام خەریکی تەکەتول و خەریکی مناقەشە و خەریکی پلان و پیلان بوون هەم پلان یعنی بە پۆزتیڤ هەم پیلان بە نەگەتیڤ بەڵام ئەوترێ زۆرترین قسەی خۆش زۆرترین نوکتە زۆرترین سەرگوزشتە لە ناو ئێوەدا بووەوە بە تایبەتی دیوێکی تری شەهید ئارامی ڕەحمەتی هەیە یادی بەخێر بینەرانی بەڕێز کاک سالار عەزیزەڵێ کەم کەسم بینیوە لە شۆڕشدا بەقەدەر شەهید ئارام قسەی خۆش بوو بێ و قسەکانیشی لە پڕێک ئافڕیاوەتە ناو تەنانەت جوملە جدیەکانەوە چیت بیرماوە لە قسە خۆشانە؟ وڵی کاگارم بێجگەل لەوەی کە زۆر قسە خۆش بوو دایمە دەم بە پێکەنین بوو زۆر تعلیقیش یعنی بە قوتیشی یعنی یەکسەرکەوەی هات وڵا قسەی خۆشەکان زۆرن لە ئێمە چکە ڕەفیقیش بووین پێکەوە بووین لە ڕاستی ئەماوەیەکی زۆر چەند ساڵی زۆر بەیەکەوە بووین لە پێشمەرگایەتیەوە پێشمەرگە زۆر شیان لەسەر قسەکانی کاکێنێ و برادرانی لەگەڵیان بووین ئەڵێ ڕۆژێک یەک برادرێک کوڕێک هاتووە لەو خوێن گەرمانێ هاتووەتە دەرەوە کاگارام پێوی تۆ ئەوە تۆ بۆ هاتوێتە دەرەوە توتی وەڵام منە خۆڵی کوردایەتیم لێ هەڵ کردووە ئیشتی وەڵای ئێمە هەڵمان کردو تۆ دایەرەوە وەڵای کاگارام شخصیەتێکی بۆ هین بوو لە ڕاستیە بەعزێ خەڵک کە حەقی خۆی نایەتێ کاگارام یەکێکە لەو هینانەیانێ توانم لە قوتانی کە قوتی ئامە خەڵک کە هێزوو توانایە پێچگە لەوەی کە پیاکی زۆر وشیار بوو ئێمە لە ناویەکێتی قوتابیانەوە ئەوانەش زۆر کارمان کردو بەیەکەوە کاگارام هەمیشە لە پیا وشیارەکان بووە لەوانە بۆ کە قسەی کردو بێ هەموو خەڵک سەیری بکە و جێی لێبێ و زۆریش ئازا بوو ینی بەڕاستی مەلا بەختیار لە شوێنە کاڵێ تۆ پێت و تۆ تکایە مەڕۆ بۆ بەری قەراخ بە قسەی نەکردووی بۆ ئەدوێست نەڕۆ باشە پێوە ئێمە لەم دۆڵی جافایەتێ بووین بەتم کاکەجان وەرە با بەیەکەوە بین باشە مەڕۆرە بۆ هەمیشە چواردەوری گیراوە تووشی کار شتێکە بی هیچ دەبێ بەیەکەوە
بيكو إما بيرك إنه بريارة دين طبعا أو خمي جريدة كيبو لراسيا خمي تنظيمات يبو شو كان نزيق بلس شعره بيندي بيو وكر وتي والله يتعجت قال لي كم ربع بيكو إما يزدما يجيب 15 فيش من كمان أو كاتل قلبه أو فترة أنا هو شيء قول الله باش شو خويا شعب ولا مالك على اشتكى او هيك نشتي نسي باشا بۆ مەسەڵەن ئەتان هێشت ئەم هاوڕێ و سەرکردەیەتان ئاوا بەتەنیا بڕۆیانی ئێستا پەشیمان نین ئەبوایە بەخۆ من نەمان خۆ قابلی کاگارم لەو شخصیەتانە بیگیریم بەوەڵا نایڵێم بڕۆی ئەوەش ناکرێنی لەم ماوەیە لە بینی کاگاوات قارەمانی و مەلا بەختیارە مناقەشەیەک دروست بووە لەسەر مەسەلەی شەهید بوونەکەی و ئەوانە ئەیش بینم لە وەڵامێکی کاک مەلا بەختیارە بۆ زۆری ڕووداوەکان تۆ بەشایەتە هێنێتەوە بەڵام تۆش هەر بێدەنگی لەسەر ئەم قەزەیە قسەیەکت هەیە وەڵە وەکو عەرزم کردی بێدەنگ چەند جارێک گەڵێ بێدەنگ نابین بێدەنگ ئەوەیە تۆ من هەموو ئەو شتانی کە هێشتا ئەمەی کە من و تۆ کاکە ڕەنج باسمان کردووە ڕەنگە ئەمە نۆقتەیەک بێ لە هەموو شتەکانە چکە ئەمە هەمووی بە کورتیە و تەفاسیلی وردی ئێمە لە فترێکە باشە قیادی بووین لە شۆڕشا بووین ئەچکێکی جار گەورەمان دەستشان بوو باشە بڕیار دراوە بڕیارێک گەورە دراوە غەڵەت کراوە غەڵەتی سیاسی کراوە باشە فکر گۆڕراوە ڕێباز لا دراوە هەموو ئەم شتانە کراوە ئەمانە بێ هەمووی بە ویژدانەوە بە ڕازگویانە و بوترێ نە لە بەرەوەی من بەداخەوە دێخست مبالغاکە لە شتەکانەیە خۆی هەڵە کێشەیە خۆی پێکا بە قارەوە نە ئەبێ بە ویژدانە و بە ویژدان یانی چی یانی ئەوەی ڕووی داوە بیژێڕیتەوە بۆ ئەو خەڵکەی بۆ ئەوی سوودی لێ ببینێ کاک سالار عەزیز بەم تەجروبە سیاسی کە هەتا ئەیکەم بە دوا پرسیارم دوو هۆکارم پێ بڵێ کە تاوەکو ئێستا کورد ئاوا بندەستە و نەبووە بە دەوڵەت وەڵا ئەوەیە کە هەمیشە هاتۆتۆ سەر یەکە ڕێچکە ئەو ڕێچکەی کە دەیان ساڵ لەمەوە پێشیش پیادەکراوە ئێستاش لەسەر هەمان ڕێچکاڕ گۆڕانکاریەک بنەڕەتی ڕووی نایەوە تۆ دەزانی هەموو شتێ بە میلەت دەکرێت ئەگەر میلەت بڕوای بە تۆ بوو ئامادەیە هەموو شتێکە بۆ بکە لە شۆڕ لە ساڵی ئەمە سەبەبی یەکەم ئەی سەبەبی دووەم بێ بڕوای میلەت لەگەڵ بوونی قیادەیەک کە ئێبا بەڕێکەوە یەک شتی پێکەوە هەردووشی بێ هەردووشیان پێکەوە بن خوار ناکرێ میلەت بڕوای هەبێ بڕوای هەبێ سەیکە ئەوروپا بۆ پێشکەوتووە لەبەرەوەی ئەحزاب پێشەخستۆ خۆ دەوڵەت وڵاتی پێشخستۆ بەسەرم پەروەردە لە وڵات ئێمە ئەحزاب دوای خستوین بەتاکید بۆ نمونە سۆسیال دیموکرات ستەیری مێژووی سۆسیال دیموکرات لە سوید بۆ نمونە سۆسیال دیموکرات و حیزبەکانی تریش سۆسیال دیموکرات لە سوید فەرقی هەیە لە سلێمانی سۆسیال دیموکرات جاوە کەس سۆسیال دیموکرات نییە لێرە ئەمە سۆسیال دیموکرات ئاخر چۆن خۆ جەنابی مام جەلال بوو بە جێگیری سەرۆکی حیزبە سۆسیال دیموکراتەکانی دنیا نابن بە سۆسیال دیموکرات زۆر سوپاسە دەکەم بەڕێز کاک سالار بۆ ئەو ڕاشکاوی و بۆ ئەو دەرفەتەی کە بە منە بەخشی بە ناوی خۆم و ئەوانش کە بینەرانمان سپاس حافیز بینەرانی ێژە سپاس کە لەگەڵمان بوون تاوەکو